ئەو کۆبوونەوەی هەورۆ لەگەر تیمی یونامی بوو تیمی یونامی لە عێراق ئۆفیسێکی تایبەت هەیە بە هەڵبژاردنەکان کە داعمی دەسەڵاتەکانی هەڵبژاردنەکاتن و کۆمیسیۆنی کوردستانی وەک دەسەڵاتی هەڵبژاردن لێرانە بەشێکە لە کاریوان دانیشتنەکە لەسەرەوەی بوو لە ئامادەکاری کۆمیسیۆن لە ئێستادا و بەشێکی زۆریشی تایبەت بوو بە مەسەلەی مەشق و ڕاهێنان خەبیرەشی نێودەوڵەتی ناوبەناوی ئەلکساندرۆ کە تایبەت دەبی بە کارکردن لە کۆمیسیۆن لە بواری مەشق پێکردن و دیاریکردنی احتیاجاتی ڕێکارەکان و هەروەها باسەوە کرا کە ئەو بڕیارانەی کە کۆمیسیۆن دەرەکاتن و ڕێکارەکانمان شێرکەین لە گەریان بگۆڕینەوە لە گەریان لۆی ئەوانیش هاوکارمان بن بە نسبەت ریفراندۆم مەبەستە طبعا چاودێری دوایە دێ بە نسبەت ریفراندۆم گوتیان ئەمە تەدەخول ناکەین فموقیفی وان محاید بوو بەڕاستی بەڵام هاوکارمانە بن لە مەشق پێکردن و لە نووسینەوەی ڕێکارەکانی تایبەت بەو کردارە هەڵبەت ئەوانە لە هەموو هەڵبژاردنەکان چاودێری خۆیان دەبیتن ئەو دوایە باز دەکرێت ئێستا باسی چاودێرە نەکرێت داوای هاوکاری مادیمان لێکردن ئەوان دەمێکە زیاتر لە 4 ساڵە هیچ هاوکاری مادی پێشکەش ناکەن لە چلە و کۆمیسیۆنی عێراقی سبوویەمە بەڵام دیسان داوامان لێکردن ئەگەر بتوانین کۆمەڵە ئەزیزەیەک و بە تایبەتی تالیسیان تەر هاوکارمان